هەفتەیەک بەسەر لافاوی باڵەکایەتی تێپەڕ دەبێت کە بەهۆیەوە هاوڵاتیانێکی زۆر زەرمەند بوون و بووە هۆی پەخستنی پرۆژەکانی ئاو و کارەبا و هەروەها چەند پردێکی هاتوچۆ داڕمان. تاوەکو ئێستاش چاکردنەوەی پردەکانی هاتوچۆ و بەشێک لە پرۆژەکان لەلایەن حکوومەتەوە دەستی پێ نەکردوێتەوە. زەرر و زیانەکان پێک دێت لە زەرر و زیانی پرۆژە خزمەتگوزاریەکان وەرزەرر و زیانی هاونیشتیمانیان. پرۆژە خزمەتگوزاریەکان زیارە زۆر دەتوانم بڵێم لە سنووری ئێمە 13 پرد پەچی کەوتووە و ڕێگاوبانەکان پسراون ئی کۆمەڵێک گوند کە 25 گوند زیاتر ڕێگاوبانەکانی پسراون و پرۆژەکانی ئاومان تێک چووە و خزمەتگوزاری دیکەی وەکو کارە باش پسراوە و ئێستا بەشێکی چاکراوەتەوە و لەسەر قاڵی ئەوەین کە ئەو خزمەتگوزاریانەتر ئەوەی کە ئێستا تێک چۆ چاک نەکراوەتەوە ئەوانیش چاک بکەینەوە. پەیام لە ڕێگای زوومی کامیڕاکەیەوە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دوای لافا و نەمانی پردەکانی هاتوچۆ لە باڵەکایەتی دەخاتە ڕوو کە بە شێوەیەکی ئەستەم هاتوچۆ دەکەن. ئەمە پردی گوندی پیرۆمەرە، نمونە یەکێک لەو پردانەیە کە لە باڵەکایەتی بەرلافا و کەوتووە و هاوڵاتیان بۆ پەڕینەوەیان بە قادرمەیدار دێنە خوارەوە و دواتر لە پردێکی بچووکی دار دەپەڕنەوە ئەو بەری پردەکە. لە کاتی بارینی بارانیش ئەم ڕێگایەشی نامێنێ. ئەو خزمەتگوزاریانە وەکو پردەیە و ئاوە و کارەبایە و ئەوانە لە هەر هەمووی بێبەشبووینەوە خەڵکەیە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئاوڕێکدژی بە جددی لە منتخی باڵەکایەتی بداتەوە. وڵا عارگوزارن لەوەی خراتر نابی ئەتو لەوێت مارز بەجێ بمینی شتت بەجێ بمینی پێت نێتەوە کووە مارم لە بنەرگۆدی لە سارچەیە ڕێ 5 کیلۆمەتر دەبی بڕۆینەوە ئێستا بە پێیا نخۆش لە مارێکە ئێستا لە ماران بۆتیان ڕێنیە بچینە دیانێ بەلا هێداسن 5 ساعات ڕێ بەلای حەسەن بەگ و زیان نەدەم ئێمە وەکو قوتابیەک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بە زووترین کات ڕێگاوبانەکانمان بۆ چاپکەنەوە چونکە زۆربەی خوێندنگاکان و زۆربەی نەخۆشخانەکان لەسەر ئەم ڕێگایان هەن و ئەمە پردی گوندی پیرۆمەرە پێش داڕمانی. هاوڵاتیان دەڵێن ئەگەر پێشتر ژێرەوەی بە تەواوەتی پاک بکرایەوە بەم دۆخەی ئێستا نەدەگەیشت. پاک نەکرابەوە پردەکە نەمابوو لەگەڵ لافاوی پێشی ئێرانە هەمووی پڕ بووە هیچ نەمابوو ئەو شتانە بەس کەس نات خاوێنی کاتەوە کە خاوێنیش نەکراوە یعنی مەجای ئاوێ نەمابوو ئاو بڕواتن پاشەوەی لە بەبوونەی هەڵبژارنێ ینی سێچار شەفەڵ و گرێدر ئەوانەیان هینە بڕە چەند خاوێن کردەوە بەڵام ئەو خاوێنکردنەوە نەبوو ئێرە. ڕووداوە سروشتیەکان لە هەر شوێنێک ڕووبدەن زیانی زۆر و ئاسەواری وێرانی لە دوای خۆیان بەجێ دەهێڵن و نەبوونی پلانی پێشوەختە و کەم تەرخەمی حکوومەت لە کاتی بنیادنانی پرۆژەکان وای کردووە زیانی ڕووداوە سروشتیەکان ئەوەندەی تر زیاد بکەن و نۆژەنکردنەوەی شوێنە خراپبووەکانیش ماوەیەکی درێژ بخایەنێت. بەهۆی لافاوی هەفتەی ڕابردووەوە پردی 6 گوند بەهۆی لافاوە داڕماوە و ئەم پردا بچووکە بووتە هۆکارێک بۆ پەڕینەوەی هاوڵاتیان و بەڕێکردنی کارەکانیان. بەڵام لە ئەگەری هەر باران بارینێکی زۆریشدا ئەم پردە بچووکەش نامێنێت و هاوڵاتیان ناتوانن پیایدا بپەڕنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی ڕووس لە دەڤەری باڵەکایەتی.